رێژەی خۆکوشتن لە ناو سوپای ئەمریکا زیادی کردووە. چەند ڕۆژێک لەمەوبەر جەیسن لۆوی تەمان 27 ساڵ سەرباز لە یەکەی 82 هێزی ئاسمانی ئەمریکا بە هۆکارێکی نادیار لە کارۆلاینای باکوور کۆتایی بەرژیانی خۆی هێنا. لۆوەی دەیەم سەربازی ئەمریکیە کە ئەم ساڵ خۆی کوشت بێت. ئەوەی فەرماندە و بەرپرسانی سەربازی ئەمریکای نیگەران کردووە ساڵ بە ساڵ زیادبوونی ژمارەی خۆکوشتنەکانە. هەموو ئەو شتانی کە پێت دەڵێن ئەو شتەنێک کە تۆ بە دوایدا دەگەڕی. مەبەستم ئەوەیە هیچ کێشەیەکی دارایی یا خێزانی نەبووە. ساڵی 2017 4 سەرباز و ساڵی 2018 6 سەرباز 2019 10 سەرباز تەنها لە هێزی ئاسمانی ئەمریکا خۆیان کوشتووە. هێشتا 2020 کۆتایی نەهاتووە ژمارەی خۆکوشتن لە هێزی ئاسمانی ئەمریکا گەیشتووەتە 10 سەرباز. بە گوێرەی داتاکانی وەزارەتی بەرگری ئەمریکاش زۆربەی ئەوانی خۆیان دەکوژن پیاون و تەمەنیان لە خوار 30 ساڵیەوەیە. لە مانگی 1 تا مانگی 3 ئەم ساڵ لە هەموو سوپای ئەمریکا 30 سەرباز خۆیان کوشتووە. ئەمەش بە بەراورد بە 3 مانگی سەرەتایی 2019 ژمارەکە 8 حاڵەت زیادی کردووە. ساڵی 2020ش ساڵێکی جیاواز بووە بۆ سوپای ئەمریکا. سەرەتای ئەم ساڵ لەگەڵ سەرهەڵدانی هەڕەشەکانی ئێران و میلیشیاکانی لە عێراق دوای 30 ساڵ جارێکی دیکە ئەمریکا یەکەی وەڵامدانەوەی خێرای چالاک کردەوە. لە چەند کاتژمێرێکدا بە هەزاران سەرباز کە هێشتا لە ناو ئاهەنگەکانی سەری ساڵی نوێی 2020دا بوون لەگەڵ خێزانەکانیان لە ڕێگەی فڕۆکەی سەربازیەوە ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کران. لۆوی پێش خۆکوشتنی 9 مانگ خزمەتی سەربازی خۆی لە ئەفغانستان تەواو کرد. دوای گەڕانەوەشی سەرەتای بەهار لە فۆرت براگ 2 هەفتە کەرەنتین کرا. هەرچەندە تا ئێستا بەڕوونی هۆکار و پاڵنەری خۆکوشتنی سەربازانی سوپای ئەمریکا نەزانراوە، بەڵام فەرماندە سەربازیەکان هۆکارەکەی بۆ گوشاری دەرونی و کەرەنتینە و ڕێکارەکانی خۆپارێزی دەگێڕنەوە. چونکە سەربازەکانیان نەیان دەتوانی لەگەڵ خێزانەکانیان گەشتێک بکەن بۆ دەرەوەی وڵات. هۆڵەکانی وەرزشی و مەلەوانگە و ڕێستۆرانت و کۆبوونەوەی خێزانیش قەدەغە کرابوون. کۆڤید وای لە سەربازەکانی ئێمە کردبوو کە بە هەموو شتێک نامۆ بن. هەموو هەوڵێکماندا کە هەموو سەربازەکانمان لە دەوری یەکدا کۆ بکەینەوە. دوای ئەو ئەرکە سەختەش لەگەڵ ئەوەی کە لە فڕۆکە دابەزین دەست بەجێ هەمومان کەرنتی نەکراین. لەگەڵ خۆپیشاندانەکانی واشنگتن کە بەهۆی کوژرانی جۆرج فلۆیدەوە سەریان هەڵدا جارێکی دیکە یەکەی وەڵامدانەوەی خێرا ڕەوانەی واشنگتن کران بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی خۆپیشاندانەکان. هەندێک لە سەربازەکان تەنها 1 ڕۆژ بوو کەرەنتینیان تەواو کردبوو چوبوونەوە ناو خێزانەکانیان. جارێکی دیکە هێنرانەوە بۆ واشنگتن واتە بەردەوام لە ئامادەباشیدا بوون. نەیان توانیوە لەگەڵ خێزانەکانیان بە ئارامی دابنیشن. هەموو کات دەبوو ئامادە بن بۆ هەر ئەرکێکی چاوەڕوان نەکراو. زۆربەی جاریش ئەم نادڵنیاییە بۆتە هۆی دروستکردنی کێشەی خێزانی و جیابوونەوە لە هاوسەر و منداڵ و خۆشەویستەکانیان. نەریمان هەورامی، کوردستان 24.